بە شێوەیەکی گشتی ڕێکنەکەوتنی نێوان لایەنە سیاسەکان کاریگەری دەبێت لەسەر ژیانی کۆمەڵایەتی واروها سیاسی و تەواوی بارودۆخەکانی هەرێمی کوردستان. دەپرسین ئاشتەوایی نێوان لایەنە سیاسەکان تا چەندە گرنگە لەسەر ئاستی ناوخۆ واروها لەسەر وڵاتانی دراوسێ و لەسەر وڵاتانی جیهانیش ئاشتەوایی نێوان لایەنە سیاسەکان چ کاریگەریەک بەجێدەهێڵێت بە شێوەیەکی گشتی بە تایبەت لەم بارودۆخەی ئێستادا کە هەوڵێک هەیە بۆ ئاشتەوایی لە نێوان لایەنە سیاسەکانی کورد و واروها تێپەڕاندنی ئەو بارودۆخەی کە ماوەیەک پێشێستا لەلایەن بەشێک لە لایەنە سیاسەکانی کورد بوونی هەیە. تایبەت بەم بابەتە ڕەمزی سەعید ئەحمەد خوێندکاری ماستەر لە پەیوەندیە نێودەوڵەتیەکانەوە ڕاستەوخۆ میوان دەبێت. کاک ڕەمزی سڵاو دەبێت، سپاس بۆ ئامادەبووری. دەپرسم بە شێوەیەکی گشتی ئاشتەوایی لایەنە سیاسیەکان چ کاریگەریەک لەسەر ژیانی هاوڵاتیان و خزمەتگوزاریەکان بەجێدەهێڵێت؟ بەڵێ، بەیانیتان باش، بەیانی ئێوە و بینەرانی کورسات باش، بە هیوان باش من. بەڵێ، بەنسبەت پرسیارەکەتەوە بە تاکید کاریگەری زۆر هەیە لەسەر هەرێمی کوردستان، بە تایبەتی لەسەر هاوڵاتیان. ئەم ئاشتەوایە دەبێتە هۆی لە ڕووی دەرونیەوە کەشێکی وا دەرەخسێنێ کە هاوڵاتیان هەست بە متمانەی بکەن، هەست بەوە بکەن کە وەکو چۆن حکومەت دەڵێن باوکی میلەتە، بەم شێوەیە کاریگەری خۆی دەکاتە سەر تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە ڕووی نێودەوڵەتیشەوە بە تاکید کاریگەری خۆی دەبێت، وەک دەبینین کە ئێستا هەرێمی کوردستان کە لە ساڵی 91ەوە بەدواوە کە لە ڕووی نێودەوڵەتیەوە گرنگی خۆی لە ڕووی سیاسی و ڕێڕەوەکانی سیاسەتی نێودەوڵەتی چەسپاندووە. ئەم شێوەیە وەک چۆن دەبینین لەم ماوانی پێشوودا کە کاربەدەستانی باڵای ئەمریکا بەزدی هاتوونە سەر خەت، وەکو چۆن لە کاتی هەموو تەنگەشەکاندا کە بە شێوەیەک دێنە سەر خەت بەوەی کە گرژیەکانی نێوان لایەنە سیاسیەکان کۆتایی بێنن، بەم شێوەیەش کە گرنگی و کاریگەری گەورەی هەیە لەسەر پەیوەندیە نێودەوڵەتیەکان و سیاسەتی دنیای دەرەوە. بەڵێ، دیارە وەک دەزانین لە ماوەی ڕابردووە بە تایبەتی لەلایەن بەشێک لە لایەنە سیاسیەکان و بەتایبەتری یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئاڵۆزی و ناکۆکی هەبوو لە نێوان لایەنە سیاسیەکان. بە تایبەت ئەمە چ ڕنگدانەوەیەکی هەبووە لەسەر ئاستی خزمەتگوزاری لە ناوچەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتریش با بڵێین لایەنە سیاسیەکەی؟ بەڵێ، وەک لە سەرەتادا ئەم کابینەکە پێک هات هەندێک ناونیشانی بەخۆی کردوەکو چاکسازی و کۆمەڵێ دروشم و ئەو شتانی کە دەیویست ئەنجامی دەدا و ئەم کابینەیە کە بینە سەر بۆیە باسی ئەم کابینێ دەکەم کە سەرەتا بۆی بزانین کێشەکان لەکوێوەیە بە شێوەیە کە بە کابینێکی ئیتلافی ناسرا کە سێ لایەنی سەرەکی تێدا بەشدار بوون، بەڵام دوایی ئەم کابینێز هێواش لە ڕێڕەوەکانی خۆی لایدا و هاتە سەرەوەی کە بە شێوەیەک لایدا لە بەرنامە سیاسەکەی خۆی بۆیە کاریگەری گەورەی کردە سەر پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی. بە تایبەتی پێشتر وەکو پێشتر دەزانرا کاریگەری زۆر جار یەکێتی و پارتی گرژیەک دەکەوتە نێوانیان لەسەر ئاستی حیزبەکان دەکەوت، بەزەم جارە گرژیەکان هاتە ناو حکوومەتەوە و لێەوە ئاڕاستەکرا. دواتریش کە ئەمە مەترسیێکی گەورەیە بەڕێی من، تەسیری گەورە دەکاتە سەر ژیانی هاوڵاتیان. بەڵێ، کاک ڕەمزی، دیارە بە شێوەیەکی گشتی هەر لە مێژووە هەتا ئێستش تەواوی لایەنە سیاسیەکانی کورد کۆکن لەسەرەوەی کە پێویستە یەکدەنگ بن، یەکڕیز بن و ئەم یەکدەنگی و یەکڕیزیە لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕنگدانەوەی هەبێت. جگەلەوەی کە ئەم یەکبوونی و یەکڕیزیە کاریگەری لەسەر خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت، لەسەر ئاستی وڵاتانی دراوسێ و بە تایبەتریش لەسەر ئاستی عێراق چ کاریگەریەکی بەجێ دەهێڵێت بۆ بەدەستهێنانی مافەکان لە عێراقدا؟ بێگومان هەر کاتێک کە ناوماڵی کورد یەکدەنگ و یەکڕەنگ بۆ دەستکەوتەکان بەدی هاتەوە، وەک دەبینین کە لە سەرەتای ڕاپەڕینی هەرێمی کوردستان کە کرا یەکێتی و پارتی کە بەرەی کوردستانیان پێکێنا دەستکەوتی گەورەیان بەدەستهێنا، ئەوە بوو پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانی لێکەوتەوە لە 2000دا لە دوای 2003 کە
لە گۆڕانی ڕژێمی بەعس بوو کاتە یەکێتی و پارتی بە هەمان نەفەس چوونە بەغداد و کۆمەڵێ دەستکەوتیان بەدەستێنا وەکو نووسینەوەی دەستور و چەسماندینی هەرێمی کوردستان لەدایک بوو و لە زۆر ینی لە هەتا لە پلۆ پۆستەکان و لە بەشی کورد و جگە لاوەی کە لە حکوومەتی عێراقی سەرۆکۆمار و وەزیری دەرەوە و کۆمەڵێ جێگیری سەرۆک وەزیران و کۆمەڵێ وەزارەتی گرنگ کە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگ بوو و دواتریش لە هەر لە شەڕی داعش و لە هەو کێشانی کە دروست بوو یەکێتی و پارتی پەیوەندیی باشیانە بوو و بە یەکتی میشان کرد کاریگەری زۆر باشی هەبوو لەسەر نەتایجەکان کە بۆ هەرێمی کوردستان بەدەسات بە سیاسەتی دەرەوەش حتمما هەرێمی کوردستان لە ڕێی کردی و زە و نەوت وانەوە زیاتر کەوتە سەر هێڵە گشتێکە و گرنگی تایبەتی پێدرا و ئەوە بوو کە ڕەوانشاد مامجەلال و کاک مەسعود کە ئەو کاتی کە بڕیاری ئەواندا نەوت هەناردەی دەرەوەی کوردستان بکەن ئەم وزە و ئابووری و ئەم بەرەو پێشچوونی سیاست ومانە وای کرد هەرێمی کوردستان زیاتر پارێزراوە بێت و لەلایەن هاوپەیمانانەوە زیاتر گرنگی پێ بدرێت لە هەموو ڕۆیەکەوە. باشە کاکڕەمزی ئەگەر لە ئێستادا باس لە دۆخی لایەنە سیاسیەکانی کورد بکەین دۆخی لایەنە سیاسیەکانی کورد لە ئێستادا چ کاریگەریەکی لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغداد بەجێهێشتووە؟ بەڵێ زۆر بەجێهێشتووە ئێستا کە دەبینین ئەوەی پێشتر کە لە بیدایەتی 2023 وەک باسمان کرد هەرێمی کوردستان زیاتر چەسپاوتر بوو مافەکانی پارێزراوتر بوو ئەو کاتی کە ڕەوانشاد جەنابی مامجەلال لە بەغدا بوو زیاتر مافەکانی هەرێمی کوردستان ئارامتر بوو چەسپاوتر بوو پارێزراوتر بوو وەک دەبینین کە بە ساڵی وەک چۆن چاودێریانی سیاسی ناویدەنێن بە ساڵی خۆشگوزارانێکە بۆ هەرێمی کوردستان ئەو کاتی کە یەکێتی و پارتی بە یەکتی میشان دەکرد زیاتر مافەکان بەدەست دەهات وەک دەبینین کە چەندین دەستکەوتی گرنگ بۆ هەرێمی کوردستان چەسپا بوو و لە کەرکووک و ناسەداڕێوەکان بە تایبەتی و کورتوانی زۆر دەستکەوت بەدەستبێنێ بەڵام ئێستا بۆهۆی ناکۆکەکانی یەکێتی و پارتی کە پێم وایە لایەنێک دەیەوێت بەسەر لایەنێک شکەدا زۆرێک لە زۆرەکان هەیمەنی خۆی زاڵ بکات بەهۆی کە ئەو بوونی وزە و ئەو شتانی کە لە منتیقەیەکەیە لە منتیقەیە کەمتر هەیە داهات زۆرترە لە شوێنێک کەمتر لە شوێنێک هەیە ئەمە وای کردووە هەوڵی خوددانی یەکتر بدرێ بەڵام ئەمە ناچێتە سەر و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لاواز دەکات دەبێتە هۆی ئەوەی کە دوژمنانی کورد لە هەر چوارلاوە و لە بەغداد زیاتر بێهێز و لاواز بن. بەڵێ کاکڕەمزی دیارە لە ئێستا هەم عێراق و هەم با بڵێن ئەمریکا و وڵاتانی زلهێزیش چاویان لەسەر هەرێمی کوردستانە و داوا دەکەن کە لە ئێستادا یەکدەنگ بن یەکریز بن ئەو بارودۆخە سیاسی کە لە نێوانیاندا هەیە لە نێوان بەشێک لە لایەنە سیاسیەکان هەیە هەم چارەسەر بکرێت و هەم هەنگاویش بنێرێت بۆ هەڵبژاردن بە بڕوای تو ئاگادارکردنەوەی ئەمریکا بۆ ڕێککەوتنی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان چی لێ چاوەڕوان دەکرێت؟ بەڵێ بێگومان وەک باسمان کرد هەرێمی کوردستان تا ڕادەیەک چۆتە سەر ڕێڕەوی شادەماری ئابووری جیهانی لە ڕێی وزەوە کە نەوت و گازە بەڕاستی لەم نێوەندەشدا هەرێمی کوردستان بۆی کە زیاتر مافەکانی خۆی بەدیبێنێ ئەمریکا و وڵاتانی زێلێ هاتوونە سەرخەت بۆی کە ئەو گرژانی نێوان یەکێتی و پارتی کەم بکەنەوە چونکە لە 2010 وەک بینیمان کە لە کاتی ڕیفراندۆمەکەدا ئەمریکا پەیامێکی ڕوون و وازحیدا بە هەرێمی کوردستان کە لەم کات و دەقەدا ڕیفراندۆم نەکرێ ئەوە بوو لایەنێک لە لایەنەکانی هەرێمی کوردستان گوێ پێنەدا وەک دەبینین ئێستا هەمان کارەکتەر بەڕێز مەگۆڕ لەم ئاخیرەدا سەردانی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانی کرد دیسان ئەو پەیامی ئەمریکای بەگوێی لایەنە سیاسیەکاندا کە دەبێت گرژەکان وەلا بنێن و کێشەکان چارەسەر بکەن نەگەڕێنەوە سەرەوەی کە حیزب و هەیمەنەتی شخصی زاڵێ بەسەر حکوومەت و ئەم جۆرە بابەتانە بۆی کە هەرێمی کوردستان پارێزرات و مەبەستیانەکە هەرێمی کوردستان بەم بە دۆخێکی سەقامگیر و ئارام بمێنێتەوە نەگەوەی کە بێتە هۆی ئاڵۆزی و پێشێرکردنی مافەکانی مرۆڤ لە هەموو سێکتەرەکان.
بۆ بورە دەنگ نایە دەنگ نییە بۆ بورە کاگرمسی ئەگەر لە ئێستادا گوێبیستی دەنگی منی دەمەوێت وەکو کۆتا پرسیار بەڵێ ئەوە بەڵێ کاگرمسی وەک کۆتا پرسیار دەمەوێت ئەوە پرسم وەکو چاودێرێکی سیاسی و شارزای با بڵێن پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەم بارودۆخەی ئێستەی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان دەکرێت ئەوەی لێ چاوەڕوان بکرێت کە لێک نزیک بوونەوە هەبێت و هاوکاتیش لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت؟ بەڵێ من پێم وایە چونکە لە مێژوورە ئەگەر سەیری بکەین هەر لە سەرەتای دروستبوونی بڵێ حیزبە سیاسیەکانەوە بە تایبەتی لە دوای ساڵەکانی 75 جوانە بە دواوە حیزبەکان کاتێک کە گرژی کەوتۆتە نێوانیان ینی بەدیلی دوام هەبەوەی کە کێشەکانی باشی چارەسەر بکەن و دەبینم ئەوەی کە سەیری وەزعی یەکێتی و پارتی و بەگشتی لایەنە سیاسیەکان دەکەی ئەو کۆدی هەم ئاشتی هەم گرژیەکان هەر بەدەست خۆیانە دەتوانن خۆیان کۆدەکان بکەنەوە بە تایبەتی یەکێتی و پارتی وەک چۆن کە لە دوای ساڵی 98 وانەوە بە ڕێز مامجەلال بۆ خۆی داوت کرد و لای پارتی دیموکراتی کوردستان و بۆی کە ئەو کۆدەی کردەوە و دەستپێشخەری کرد بەڵام ئێستا هیوادارم لایەنە سیاسەکانی تریش کە ئێستا کە خۆیان لە دوای نەمانی ڕەواشاد مامجەلال دەست پێشخەری بکەن و دەتوانم بێنەوە سەر مێزی گفتوگۆ چینکە هەرێمی کوردستان هەمومان لە یەک کەشتی داین ئەگەر زیانێکە بێ خوا نەخواستە هەمومان زیانمان پێدەگا ئەگەر ئاشتی و خۆشگوزەرانی بێ هەمومان خۆشگوزەرانی و ئارامیمان پێدەگا بۆیە من تەسەوڕ دەکەم ئەوەی کە لە سیاست و لە لەو مەترسیانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە حتمما دەبێ ئەو شتانە لە بەرچاو بگرن و چونکە 2000 ئێمە ڕاستە گرژی و ناکوکی و هەر شتێکمانەبێ بەتەکی دەگەینەوە سەر مێزی گفتوگۆ سەنگی مەحەکە بۆ هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانیش بچیتر لەوە تەحملی ئەوە ناکە کە ئەم لایەنە سیاسیانە ناکۆکیان هەبێ و هیوادارم ئەوەی کە لە لایەنی دەسەڵاتی شە بە تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان و هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی کە دەتوانن لە سەحکەرا ڕۆڵ ببینن بەلایانی ئاشتی بڕۆن چکە لایەنە سیاسیەکان ئێستا تێگەشتنیشی باشیان هەیە بەڵام هیوادارم لە ناو حکوومەت و تیمی حکوومەت ئەو گرژیانە خاو بکرێتەوە و 2000 پەیوەندی باشی دەبێت لەسەر پەیوەندی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ ڕەمزی ساید ئەحمەد خوێندکاری ماستەر لە پەیوەندیانی و دەوڵەتیەکان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.